هەموو لایەک بەخێر بن. زۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتان. بەناوی ڕێکخراوی سروشتی کوردستان و ڕێکخراوی ئازادبوونەوە زۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبوونی ئێوە و زۆر سوپاسی ئامادەبوونی کاک ئاشتی محەممەد و دکتۆر عەبدولموتەڵیب ڕەفعەتەکەین کە لە کەلارەوە ئەرکی کێشاوە و لێرە ئامادە بووە. ئەم چالاکی ئەمڕۆمان تایبەتە بە ناساندنی کتێبی ژینگە هۆکارەکانی پیسبوونی لە هەرێمی کوردستان و لە هەمان کاتا بەشێکیشی تایبەتە بە چارەسەرەکانی ئەو کێشانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەن. ئەم کتێبە لەلایەن کاک ئاشتی محەممەدەوە ئامادە کراوە و لەلایەن دکتۆر عەبدولموتەڵیبەوە پێداچوونەوەی بۆ کراوە. ماوەی 3 ساڵی خایاندووە و کارێکی زۆری تێدا کراوە. پێمان خۆش بۆ ئەمڕۆ گفتوگۆی زیاتر دەربارەی ئەم کتێبە بکەین دوای ئەوەی کە ناساندنی بۆ کرێ و هەروەها کتێبەکان لێرە بەردەستە. ئەمە ئەوەش بڵێم کە ئەم کتێبە لەسەر ئەرکی نووسەر خۆی چاپ کراوە. دوای ناساندنی کتێبەکە و دوای تەواوبوونی گفتوگۆکان ئێمە ئەتوانین بەشدار بین لە پشتگیریکردنی نووسەر بۆ ئەوەی کە ئەو کتێبە توانین هەرێکێک لای ئێمە خۆمانەوە ئەو کتێبە بکرین بە ئەوی پشتگیری ئەم پرۆژێ بکەین بۆ داهاتوو. جارێکەش بەخێر بن. ئێستا ئەوان ئەفەرمون کە دەست بە ناساندنی کتێبەکە ئاکەین. سوپاس. ئازیزان سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. هیوای سەلامەتی و تەندروست باشی بۆ هەموو لایەکتانە خوازین. سوپاسگوزارین بە بینینی کۆمەڵانێکی وەکو ئێوە کە بەشێکی کاتی ئەمڕۆیان تەرخان کردووە بۆ کۆڕێک لە پێناو ژینگەیەکی باشتر و ژینگەیەکی سەلامەتتر. ئەم کۆڕا و هەروەکو ئاشنان بە هاوبەشی نێوان هەردوو ڕێکخراوی ئازادبوون و ڕێکخراوی سروشتی کوردستان بەڕێواچێت بۆ ناساندنی کتێبێک بە ناوی ژینگە و هۆکارەکانی پیسبوونی لە هەرێمی کوردستاندا کە لەلایەن زۆر بەڕێز کاک ئاشتی محەممەدەوە نووسراوە و لەلایەن کاک دکتۆر عەبدولموتەڵیبەوە خوێندنەوە و پێداچوونەوەی بۆ کراوە. بەڕێزان هەروەکو خات و هەڵوێستیش ئاماژەی پێدا کاک ئاشتی ئەم کتێبە ماوەی 3 ساڵێک خەریکی نووسینی بووە و سەبارەت بە دەستکەوتنی سەرچاوەکانی و گەڕان و لێکۆڵینەوەی زیاتر بۆی کاتێکی زۆری تەرخان کردووە. زۆر ماندوو بۆ پێوەی و دواتریش لەسەر ئەرکی خۆی چاپی کردووە. پێشەوەی ناساند بۆ هەر یەکێک لە میوانە بەڕێزەکانمان بکەین. پێم خۆشە ئاماژە بۆ بدەین هەروەکو خات و هەڵوێستیش ئاماژەی پێ بدا وەکو پشتگیریەک بۆ ماندووبوونی کاک ئاشتی. ئێمە لێرە ئەمڕۆ لە کتێبەکان لە ڕێکخراوی ئازاد بوون و لە ڕۆژانی تریش بەردەست ئەبن و ئەتوانن بیانکردنەوە و لای خۆتان سوودی لێ ببینن و جێدەستێکی گەورە جێبهێڵێت لە خزمەتکردن بە ژینگەکەمان و خاک و وڵاتێکی باشتر بۆمان. بەڕێزان پێم خۆشە پێش ئەوەی خوێندنەوەیەک بۆ کتێبەکە بکەین ناساندن بۆ هەر یەکێک لە میوانە بەڕێزەکانمان بکەین و دەست پێکەین لە نووسەری کتێبەکەوە کە کاک ئاشتیە و بەڕێزیان نووسەر و پارێزەری ژینگەل خاوەنی بڕوانامەی بەکارلەوەرێستن لە زانستی فیزیادا و خاوەنی چەندین بڕوانامەی نێودەوڵەتی و ناوخۆین لە بوارە جێرجەکاندا لە هەرێک لە بوارەکانی فراگوزاری سەرەتایی و هەروەها سەلامەتی تیشک لە بواری پیشەسازیدا بەرگری شارستانی لە ئاگرکوژێنەوە سیستمی بەڕێوەبردننی کوالێتی و سیستمی بەڕێوەبردننی ژینگەی و بەڕێزیان لە ساڵی 2020ەوە هەتاوەکو ئێساش بە خۆبەخشانە چەندەها سیمیناریان پێشکەش کردووە لە بواری سەلامەتی و تەندروستی و ژینگەی لە ناوەندەکانی خوێندندا لە هەرێک لە باخچە و خوێندنگە و پەیمانگاکاندا و بۆ ماوەی 2 ساڵیش بەڕێزیان وەکو نووسەر دەربارەی سەلامەتی بابەتیان نووسیوە لە ڕۆژنامەی دەنگی کرێکاردا و لە ساڵی 2016ەوە هەتاوەکو ئێساش بەڕێزیان وەکو کارمەند لە کارگەیەک کار ئەکەن لە بواری تەندروستی و سەلامەتی ژینگە. هیوای سەرکەوتن بە بەڕێزانە خوازین. و وەکو ئاماژەمان پێدا خوێندنەوە بۆ کتێبەکە لەلایەن کاک دکتۆر عەبدولموتەڵیبەوە ئەکرێت کە بەڕێزیان پرۆفیسۆری یاریدەدەرن خاوەن بڕوانامەی ماستەرن لە بواری بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو و کوالیتی ئاو و هەروەها هەڵگری بڕوانامەی دکتۆران لە بواری پیسبوونی ئاو و خاک. خۆ ئەگەر سێرێکی ژیانیان بکەین بەڕێزیان ماندوونە ناسانە لە چەندەها جێگای ناوخۆیی و هەروەها نێودەوڵەتی و دەرەکیدا جێدەستی خۆیان جێهێشتووە لە بوارەکانی خزمەتکردن بە ژینگەکەمان و بۆ سەلامەتی و تەندروستێکی باشتر. بەڕێزیان خاوەن 3 کتێبی زانستین و هەروەها زیاتر لە 30 توێژینەوەی زانستی بڵاو کردوێتەوە لە گۆڤارە ناوخۆیی و جیهانیەکان و هەروەها زیاتر لە 200 چاوپێکەوتنیان ئەنجام داوە لەگەڵ بەرنامەی تەلەڤیزیۆنی لە ناوخۆیی و جیهانیشدا تایبەت بە بوارەکانی ژینگە.
وەروەها بەڕێزیان دەیان وتاری تایبەت بە کێشە و گرفتە ژینگەییەکانی عێراق و هەرێمی کوردستان لە گۆڤارە ناوخۆیی و عەرەبی و جیهانیەکانیشدا بڵاو کردوێتەوە و لە ئێستەشدا مامۆستان لە کۆلێژی زانستی کیمیا و هەروەها یاریدەدەری ڕاگری کۆلێژی زانستن لە زانکۆی گەرمیان دەستی ماندووبوونیان ئەگوشین هیوای سەلامەتی و سەرکەوتنیان بۆ خوازین. و ئێستش وەکو باسکردنێک بۆ کتێبەکە کە کتێبەکە لە 5 بەش پێکاتوە هەرێکە لە بەڕێزان بەشێکی کتێبەکە ئەناسێنن کاک ئاشتی پێمان خۆشە لە بەڕێستەوە دەست پێ بکەین ناساندنێک بۆ بەشێک لە کتێبەکە بکەن و وتاری خۆتان بگەێنن. سوپاس بۆ ئامادەبوونیان بەڕێستان بۆ ئەم کاتێکە بە ئێمەتان بەخشی هیوادارین ناوەڕۆکی ئەم کتێبە و ئەم ناساندە لە ئاستی ئەو عەزیەتەی جەنابتان نابێت کە ئەو کاتە گرگەی خۆتان بە ئێمە بەخشیوە. بەنسبەت پیسبوونی ژینگەوە پیسبوونی ژینگە کێشەیەکی جیهانیە تەنها ئەوە نییە تایبەت بێ بە هەرێمی کوردستان خۆتان ئاگادارن گەرمبوونی زەوی و گۆڕانکاریەکانی کەش و هەوا یعنی بابەتێکە لەسەر ئاسی جیهان قسەی لەسەرەکرێ. ئەگەر ئێمە بۆ نمونە راپۆرتی ژینگەیەکانی نەتەوەی گرتوەکان بە نمونە وەرگرین وڵاتی عێراق لە کۆی ئەو دەوڵاتەی کە دیاری کراوە بە هۆکاری ئەوەی کەوا گۆڕانکاریەکانی کەش و هەوای لێ دەرکەوتووە عێراق لە ڕیزبەندی پێنجەما دێت کە خۆشی هۆکار نییە بۆیە پێویستی ئێمە وەکو هەرێمی کوردستان و عێراق زیاتر کار لەسەر ئەم بوارە بکەین وەجگە لەوە لە هاوینی ئەم ساڵە هاوینی ڕابردووی ئەم ساڵە کە 15 ناوچەی جیهان دیاری کرا بۆ نۆک و گەرمترین ناوچە لە جیهاندا بەداخەوە دە لەم ناوچانە لە هەرێمی کوردستانە بووە وەجگە لەوەش ئەگەر وەکو کوالیتی هەوا لە وێبسایتی IQA نێودەوڵەتی ئێمە سەری کوالیتی هەواکەین یعنی هەرێمی کوردستان و عێراق دوو شاری کە شاری بەغدا کە پایتەختەکەیەتی و شاری هەولێریش ئەو ئامێریکە کوالیتی هەوا ئەپێورێ تەنها بەداخەوە لە چەند شارێکی عێراق هەمانە سەی دەکەین شاری بەغداد لە ڕێزی پێشەوەیەوە هەنێ جار لە پێشبڕکێدایەکەوە ڕیزبەندی یەکەم وەرگێ و ئەگەر بینە سەر پیسبوونی ژینگە لە هەرێمی کوردستانە بەداخەوە پیسبوونی ژینگەی هەرێمی کوردستان یعنی زۆر خێرایە پیسبوونەکە بەراورد بە وڵاتانی تر جگە لەوەی کەوا ئێمە وڵاتێکین وەک وڵاتی عێراق و هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق گۆڕانکاریەکانی کەش و هەوای لێ دەرکەوتووەوە ڕیزبەندی پێنجەمان گرتووە لە کۆی 10 وڵات کە دیاری کراوە بەڵام هەرێمی کوردستان پیسبوونەکەی زۆر خێرایە و ئێمە ئەگەر بتمانەوێت دراستێ بکەین لەسەر ئەمە ڕێگە چارەیەک بدۆزینەوە ئەبێت بە شێوەیەکی ورد و درشت کار لەسەرەوە بکەین هۆکار و گرفتەکان بدۆزینەوە بۆیە من لەم کتێبەیە چیم کردووە سەرەتا بە شێوەیەکی گشتی لە بەشی یەکەمیا باسی ژینگە و هۆکارەکە ژینگە و جۆرەکانی ژینگە و ڕەگەزەکانی ژینگەمان کردووە هەنی ئێمە تا زانیاریمان نەبێت لەسەر ڕەگەزەکانی ژینگە و جۆرەکانی ژینگە ناتوانین کێشە و گرفتە ژینگەکان دیاری بکەین و لە بەشی دووەمی کتێبەکەیە باسی پیشبوونی ژینگەمان کردووە بە تایبەت ئەو جۆرە پیسبوونانی کە لە هەرێمی کوردستانە ڕوو ئەدەن و ڕوویان داوە ئەگەر ئێمە پێناسەیەکی پیسبوونی ژینگە بکەین گۆڕانێکی نەخوازراوە کە دەبێتە هۆی تێکدانی پێکاتە سروشتیە فیزیایی و کیمیایی و بایۆلۆژیەکانی ڕەگەزەکانی ژینگە کە بەڕاستەوخۆ بێت یاخود ناڕاستەوخۆ مرۆڤ هۆکار بۆ بۆی بەداخەوە یعنی ڕاستە ئێمە ئەگەر باسی پیسبوونی ژینگە بکەین پیسبوونی سروشتیمان هەیە لەگەڵ پیسبوونی دەستکرددا بەڵام پیسبوونی سروشتیش لەم 50 ساڵەی کۆتاییدا چالاکیەکانی مرۆڤ هۆکار بوونە بۆ ڕوودانی بەداخەوە بۆ نمونە ئێمە ئەگەر پیسبوونی سروشتی بە نمونە وەرگرین دروستبوونی لافاوە ئێمە لە شاری هەولێرا لەم چەند ساڵی کۆتاییە بە ڕێژەیەکی زۆر ڕووداوی دروستبوونی لافا و دووبارە ئەبێتەوە هۆکارەکەشی چییە ئێمە کارێکی وامان لەگەڵ ژینگەی کوردستانە کردووە کە ئەم دروستبوونی دیار دە ژینگەیەمان خێراتر کردووە بۆ نمونە لەسەر ڕێڕەوی چەمەوەرزیەکان لە شاری هەولێرا کۆمەڵێکی زۆر سیتی و پرۆژەی نیشتەجێبوون دروست کراوە کە ئەمە هۆکار بووە ڕێڕەوی چەمەوەرزیەکان بگۆڕێ و لە ئەنجامیشە دیاردەی لافا و دروستە بێت و دووبارە ئەبێتەوە یاخود دیاردەی ئاگرکەوتنەوەی با بڵێن سروشتی ئاگرکردنەوەیەکەوە سروش خۆی هۆکارە بووی بۆ نمونە بەهۆی ئەوەی کە ئێمە پاشماوەکانمان زیاتر فڕێرینە سروشتەوە و تیشکی خۆر
لە وەرزی هاوینە بەتینە ئەبێتە هۆکاری ئەوەی ئەو پاشماوانە تیشکی خۆر بشکێنەوە ڕووداوی ئاگرکەوتنەوەی سروشتی دروست بێ بەراورد بە چەند ساڵانی ڕابردوو. ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵی 50 ڕووداوی ئاگرکەوتنەوەی سروشتی لە هەرێمی کوردستانە زۆر زیاترە. ئەگەر بینە سەر پیسبوونی جۆری پیسبوونی دۆمکەوە پیسبوونی دەستکردا ئەمەشیان 100% یعنی بەبێ یەک و دوو هەمومان و هەموو ژینگە پارێزان و هەموو چالاکوانانی ژینگە هاوڕان لەسەر ئەوەی کەوا هۆکاری پیسبوونەکە هەمووی چالاکیەکانی مرۆڤە. و ئێمە ئەگەر باسی پیسبوونی سروشتیشکەین کە منیش لە ناوەڕۆکی کتێبەکەیە باسم کردووە و باسی پیسبوونی دەستکردیشم کردووە ئەبێ ئێمە بزانین هۆکاری پیسبوونەکانی هەرێمی کوردستان چییە. بەداخەوە ئێمە بە حکمی ئەوەی کەوا چالاکیەکانمان زۆر نادروستە لە هەرێمی کوردستانە بۆتە هۆکاری ئەوەی ئێمە بووینەتە ئەوەی هەر سێ ڕەگەزەکەی ژینگە ئێمە ببینە هۆکاری ئەوەی کەوا پیسی کەین و تێکی دێن. بۆ نمونە ئەگەر ڕەگەزی هەوا وەرگرین ئێمە یەکێک لە هۆکارەکانی پیسبوونی ژینگەی هەرێمی کوردستان و ڕەگەزی هەوا چیە؟ ژمارەی ئۆتۆمبیلەکانمانە. ئێمە وەکو ستانداردی نێودەوڵەتی ژمارەی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستانە زۆر زیاترە و جگە لەوەش ئێمە کەرتی گشتیمان نییە، تەنها کەرتی گشتیمان پاسە و پاسیش بە حکمی ئەوەی کەوا ژمارەی پاسەکانمان کەمە و کوالیتی پاسەکانشمان خراپە ڕێژەیەکی کەمی هاونیشتمانیان بەکارهێنن. و یەکێتر لە ڕێگەکانی پیسبوونی ڕەگەزی هەوا لە هەرێمی کوردستانە ژمارەیەکی زۆر مۆلیدەبوونی هەیە. بەداخەوە یعنی ئەوەی کەوا من بە دوواداچوونم بۆ کردووە و بینیومە یعنی لە کەم وڵاتە مۆلیدەبوونی هەیە کەوا وەکو سەرچاوەیەک بۆ دەستکەوتنی وزەی کارەبا بەکارهێنرێ. یعنی ئەگەر غەڵەت نەبم لە چەند وڵاتێکی کەمی جیهانە ئەم شتە هەیە. یەکێ لەو وڵاتانەش وڵاتی فەڵەستینە کە خۆمان نەزانین یعنی چ گوشارێک و ئەبلوقەیەکیان لەسەرا، یعنی بڕوانەکەم هیچ وڵاتێکی تر هەبێ وەکو هەرێمی کوردستان و فەڵەستین یعنی مۆلیدە بەکاربێنن بۆ دەستکەوتنی وزەی کارەبا. و یەکێتر لە هۆکارەکانی پیسبوونی ڕەگەزی هەوا لە هەرێمی کوردستانە کارگەکانە. ڕاستە یعنی من خودی خۆشم لە یەکێک لە کارگەکان ئیشەکەم. ڕاستە کارگەکان هۆکارن بۆ گەشەسەردنی کۆمەڵگا، بەڵام ئەبێت دروستکردن و پێشکەوتن و زیادبوونی ژمارەی کارگەکان هاوتەری بێ لەگەڵ پاراستنی ژینگەدا، یعنی نابێت پێچەوانە بێت. یعنی ئەبێت ئێمە کار لەسەرەوە بکەین چەندێک ژمارەی کارگەکانمان زیاد بێ بە هەمان شێوە دەرهاویشتەی کارگەکان و پاراستنی ژینگەشمان هاوتەری بێ لەگەڵەیە. بەنسبەت یەکێکی تر لە ڕێگەکانی پیسبوونی هەواوە لە هەرێمی کوردستانە چییە؟ سوستانی پاشەڕۆی زڵ و خاشاکە لە هەرێمی کوردستانە. یعنی ئێمە بەداخەوە لە وڵاتانە پاشەڕۆی زڵ و خاشاک پاشەڕۆی ماڵان وەکو زە سوودی لێ بیندرێ ئەتوانێت بەشێک لەو پاشەڕۆیە بگێڕێتەوە بۆ مادە خامەکەی و مادەی تری لێ دروستکرێ. بەڵام لە هەرێمی کوردستانە بەشێکی زۆری پاشەڕۆی ماڵانمان تا ئێستا ئێمە بە سوتانن خۆمانی لێ ڕزگارەکەین. ئەمەش ڕاستەخۆ ئەبێتە هۆکاری پیسبوونی هەوا یاخود دای ئەپۆشین و ئیشارینەوە لە ژێر زەویە. ئەمەش ڕاستەخۆ بێتە هۆکاری پیسبوونی خاک و ئاوی ژێر زەویش. و یەکێتریش لە ڕێگەکانی پیسبوون لە هەرێمی کوردستانە بۆ ڕێگەزی خاک بەداخەوە مادە کیمیایەکانە. ئێمە لە هەرێمی کوردستانە بەداخەوە بە شێوەیەکی زۆر ناتەندروست لە کاتی باڵێن کشت و کاڵکردنە بە تایبەت ئەو جوتیارە بەڕێزانەمان کە من لەگەڵەوەیان گرنگی بە بەرهەمی ناوخۆی بدرێ چونکە سامانێکی نیشتیمانیە و هۆکارێکە بۆ پێشکەوتنی هەرێمی کوردستان و وڵاتی عێراقیش کارکردنی کشت و کاڵە. بەڵام جوتیارەکانی ئێمە لە بەتایبەت لە ناوچەی بازیان و بەشێک لە ناوچەکانی تریش بۆ کشت و کاڵکردن بەتایبەت بەیتە پلاستیکیەکان ڕێژەیەکی زۆر مەوادە کیمیایەکان بەکارهێنن، چ وەکو قڕکردن بۆ مێرووەکان، چ وەکو بۆ پێشکەوتن و زیادکردنی بەرهەمەکانیان وەکو با بڵێن سەمات کە ئەمەش ڕاستەوخۆ هۆکارێکی سەرەکی بۆ پیسبوونی خاکی ناوچەکە. وەجگە لەوەش ئێمەش کۆمەڵێک کارگەی ترمان هەبوو لە هەرێمی کوردستانە بەتایبەت ئەو کارگانەی کەوا مەوادی کیمیایی بەکارهێنن چ لە دروستکردنی پاتریا بە یاخود پیشەسازەکانی ترا. و پاشەڕۆی ئەم کارگانە ڕاستەوخۆ ئەڕژێتە خاکی هەرێمی کوردستانەوە یاخود ئەگەر ڕژێتە ناو سەرچاوە ئاویەکانمانەوە ئەمەش هۆکارێکی تر بۆ ئەوەی کەوا ببێتە هۆی پیسبوونی خاکی هەرێمی کوردستان. یاخود بە هەمان شێوە
ئەو پاشەڕوانی کەوا لە ماڵانە کۆ ئەکرێتەوە کە بەراورد بە ستانداردی جیهانی بۆ نمونە ئەگەر تاکێکی فەڕەنسی وەرگرین لە ماوەی 24 کاتژمێرە 1100 گرام یعنی با بڵێن کیلۆیەک و 100 گرام پاشەڕۆی هەیە. ئەگەر تاکێکی ئەمریکی وەرگرین 1800 گرام پاشەڕۆی مادەی ڕەقی هەیە. بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو ئامارەی کەوا شارەوانەکانی هەرێمی کوردستان ڕایەگەێنن ڕۆژانە لە هەرێمی کوردستاندا لەم 4 پارێزگایە بەس ئەوانەی کەوا شارەوانەکان کۆیەکەنەوە ڕۆژانە 6000 بۆ 7000 تەن پاشەڕۆی ماڵان کۆکەنەوە. جگە لەوەش بەشێکی ماڵان ڕەنگە شارەوانەکان دەستیان پێ نەگا بە تایبەتی گوندە دوورە دەستەکان. ئەمەش هۆکارێکی تر بۆ ئەوەی کەوا ڕەگەزی خاک لە هەرێمی کوردستانە پیس بێ. وە جگە لەوەش ئێمە بەداخەوە کە من لەم کتێبەیە باسی ئەوم کردووە و زۆر گرنگی بۆ بابەتە داوە. یەکێتر لە هۆکارەکانی پیسبوونی ڕەگەزی خاک سەرچاوە چشکدەرەکانن. بەداخەوە ئێمە لەبەرەوەی وڵاتی عێراق لە ساڵی 1970ەوە پیسبوونمان هەیە بە سەرچاوە چشکدەرەکان. یەکەم جار ئەوە بوو لە ساڵی 1970 بنکە ئەتۆمیەکانی عێراق بۆمباران کرا لەلایەن ئیسرائیلەوە. ئەمە یەکێک سەرەتایەک بۆ پیسبوونی خاکی عێراق بە سەرچاوە چشکدەرەکان. دووەمیش لە جەنگی کەنداوە ساڵی 1991 و ساڵی 2003 بەشێک لەو چەکانی کەوا بەکارهێنراوە لەو دوو شەڕەیە لەلایەن هاوپەیمە ئەمریکا و هاوپەیمانەکانیەوە سوود وەرگیراوە لە سەرچاوە چشکدەرەکان بۆ دروستکردنی. و لەگەڵ ئەوەشە ئێمە بە وتەی دکتۆر حامد باهلی کە کەسێکی دیارە لە بواری سەرچاوە چشکدەرەکانە کارەکە لەسەر ئاستی عێراق بەگشتی و کەسێکە کەوا زۆر شارەزایە و ڕاهێشکاری سەرۆوەزیرانە لە ئێستادا زیاتر لە 20 ناوچەمان هەیە لە عێراق کەوا پیس بوونە بە سەرچاوە چشکدەرەکان. بەداخەوە بەشێک لەو ناوچانەی کەوا پیس بوونە بە سەرچاوە چشکدەرەکان ئەو پاشماوانی کەوا پاشماوەی جەنگەکانن یاخود ئەو کەرەستە سەربازیانن ڕاستەوخۆ ئەگوازرێنەوە بۆ هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستانە دووبارە ئەم پاشماوانە ئەتوێنرێتەوە و مەوادی تری لێ دروستەکرێ. من وەکو خودی خۆم لەم بابەتە زۆرە ترسم چونکە ئەم بابەتە بابەتێکی زۆر ئاڵۆزا و کەسی زانستیشمان لە هەرێمی کوردستانە زۆر کەمە لەم بابەتە شارەزایی هەبێ و ئەم ڕووداوەش کە ئەم پارچانە گواستراوەتەوە بۆ کارگەکانی توانەوەی ئاسن و پۆڵا لە ڕابردووە لە ساڵی 2010 لە عێراق ڕووداوی لێکەوتوتەوە کاریسەی لێکەوتوتەوە بە جۆرێک لە کارگەیەکی توانەوەی ئاسن و پۆڵایە لە شاری بەسڕا ساڵی 2007 ئەم مادەیە گەشتووەتە کارگەکە و بە کوورەی کارگەکە تێپەڕ بووە کاریسەیەکی وای لێ دروست کردووە ساڵی 2023 توانراوە ئەم کارگەیە بەگەڕ بخرێتەوە. من ئەو پرسیارە بۆ جەنابتان وەڵامەکەی جێئهێڵم ئایا ئەگەر بێت و ئێمە کار لەسەر ئەم بابەتە نەکەین شتێکی وا دروست بێت هەرێمی کوردستاندا ئاستی زانیاری ئێمە و ئاستی زانستی ئێمە وەکو هەرێمی کوردستان لەو ئاستەیە بتوانین جارێتتر چارەسەری ئەو بابەتە بکەین یاخودنا. من ئەو وەڵامە بۆ جەنابتان بەجێهێڵم. یەکێکی تر لە هۆکارەکانی پیسبوونی ژینگەی هەرێمی کوردستان پیسبوونی سەرچاوە ئاویەکانە. ئێمە سەرچاوە ئاویەکانی هەرێمی کوردستان بە چەند ڕێگەیەک پیسە بێ. یەکێک لەوانە کەوا زۆر باوە و هەمومان ڕەنگە ئاگاداری ئەو بابەتە بین. ئەتوانم بڵێم سەرچاوەی ئاویمانیە لە هەرێمی کوردستانە کە پیس نەبوو بێت بە تێڕژانی ئاوی قورس یاخود با بڵێن ئاوی زێراب. هیچ سەرچاوەیەکی ئاویمان نییە لە هەرێمی کوردستانە کە ڕاستەوخۆ ئاوی قورسی تێنەڕژێ و بەداخیشەوە ئێمە وەکو هەرێمی کوردستان تا ئێستا نەماتوانیوە هیچ چارەسەرێک بۆ ئاوی قورس بدۆزینەوە. یعنی با بڵێن بە سیستەمێکی زانستی فلتەرفیشن فلتەر بکرێ، یعنی ئەو مادە زیان بەخشانە جیاکرێتەوە وەکو وڵاتانی تر. لە هەرێمی کوردستانە هەتا ئێستا ڕاستەوخۆ سەرچاوە ئاویەکانمان پاشەڕۆی ماڵانی تێ ئەڕژێ ئاوی قورسی تێ ئەڕژێ بێ ئەوە هیچ چارەسەرێ بکرێ. و یەکێتر لە ڕێگەکانیش کە ئەبێتە هۆکاری پیسبوونی سەرچاوە ئاویەکان لە هەرێمی کوردستانە سەرچاوە چشکدەرەکانن بەڕاستی. یعنی ڕاستە ئێمە بەڵگەیەکی زانستی وامان نییە بڵێن ئێمە سەرچاوەیەکی چشکدەر هەرێمی کوردستان سەرچاوە ئاویەکانمانی پیس کردووە، بەڵام ئێمە ئەو زانیاریانەمان لە بەردەستایە بەشێک لەو مادانەی کەوا وەکو ژەمە خۆراک ئەگرێت بە نەخۆشەکانمان بە تایبەتی ئەو نەخۆشانەی کەوا تووشی بەش هەندێک جۆری شێرپەنجە ئەبن کە ئەم
دەرمانانە بە پشتبەستن لە سەرچاوە تیشکدەرەکان دروست کراوە. ئایا ئێمە توانیمانە پاشەڕۆی ئەو دەرمانانە بە شێوەیەکی زانستی چارەسەری بکەین، یاخود هەروەکو هەمان پاشماوەکانی نەخۆشخانەکان و پاشماوەکانی ماڵان ڕاستەوخۆ فڕێ ئەدرێتە ژینگەوە؟ بەڕاستی تا ئیستا هیچ شتێک لەسەر ئەم بابەتە بەردەست نییە. یعنی ئایا بە شێوەیەکی زانستی پاشەڕۆی ئەو دەرمانانە چارەسەر دەکرێت یاخود ڕاستەخۆ فڕێ ئەدرێتە ژینگەوە؟ و یەکێتریش لە هۆکارەکانی پیسبوونی ڕەگەزی با بڵین ئاو کە یەکێکە لە ڕەگەزەکانی ژینگە لە هەرێمی کوردستانە پاشەڕۆی کارگەکانە. ڕاستە وەکو پێشتری ژووتمانبوونی کارگە لە هەرێمی کوردستانە شتێکی پێویستە، زۆر زۆر باشە و کارێکی باشە، بەڵام ئەبێت بوونی کارگە و زیادبوونی ژمارەی کارگەکان ئەومان بیر نەچێ بێ هاوتەری بێ لەگەڵ پاراستنی ژینگەدا. نابێ ئێمە کارگەکانمان کە دروست کردبێ ڕاستەوخۆ ئاوەڕۆی کارگەکان بڕژێتە سەرچاوە ئاویەکانەوە. ئەبێ بە هەمان شێوە ئەمیش وەکو ئاوەڕۆی ماڵان چارەسەر بکرێ، دواتر دڵنیا بین دواتر بڕژێتە سەرچاوە ئاویەکانەوە. و لەم ڕۆژەوە ئێمە ڕاشکاو بوون دەگەڵتانە لە ناوچەی تانجەرۆی سلێمانی یا زۆر بەڕوونی ئەیبینین پاشەڕۆی کارگەکانی بەشێک لەو کارگانی کە لە تانجەرۆی سلێمانی یا بوونیان هەیە ڕاستەوخۆ ئەڕژێتە دەریاچەی دەربەنی خانەوە. و ئەگەر یەکێک دکتۆر کە خۆی لێرە ئامادەیە یەکێک بۆ لەو کەسانەی کەوا توێژینەوەی لەسەر ئاوی دەربەنی خان کردووە، ئاوی دەربەنی خان بەڕاستی پیس بووە بە کۆمەڵێک مادەی قورس کە کاریگەری زۆری لەسەر دانیشتوانی سنوورەکە دروست کردووە. و ئەوەشمان بیر نەچێ ئاوی دەریاچەی دەربەنی خان یعنی تەنها ئەوە نییە ئێمە کۆیکەینەوە بڵین تەنها سنووری دەربەنی خان سوودی لێوێنی، زیاد لە 2 ملیۆن کەس لە تەواوی عێراقا سوود لە ئاوی دەریاچەی دەربەنی خانە بینن. ینی هیچ منطقییان نییە ئێمە بۆ هۆی بوونی کارگەی یا چەندگارگەیەک ئەو سەرچاوە ئاوە پیسکەین و لە داهاتووشە هاوڵاتیانی ئێمە باجەکەی بدەن. و ئەوەشی کەوا لە نزیکەوە ئاگدار بێ خەڵکی سنووری دەربەنی خان بە شێوەیەکی گشتی هەمویان ڕوبەڕووی کۆمەڵێک کێشەی تەندروستی بوونەتەوە یەکێک لە هەرە هۆکارە سەرەکیەکانی پیسبوونی سەرچاوە ئاویەکەیانە. چونکە هەتا ئێستاش بەداخەوە خەڵکی ئەو سنوورە بە ناچاری پشت بە چی ئەبەستن، پشت بە ئاوی سەرچاوی دەربەنی خانە بەستن بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانیان. و ئێمە کۆمەڵێک کێشە و گرفتی تری ژینگەیشمان هەیە لەسەر ئاستی جیهان، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە لە ناوەڕۆکی ئەم کتێبەیە باس کراوە تایبەتە بە هەرێمی کوردستان. هەوڵم داوە بە شێوەیەکی زانستی و بە پشت بە کۆمەڵێک توێژینەوەی زانستی ببەستین کەوا تایبەتە بە پیسبوونی ژینگەی هەرێمی کوردستان لەم ڕوانەوە. و من زیاتر کاتتان لێ ناگرم و زۆر سوپاسی ئامادەبووتانەکەم و ئەمەوێت دووبارە زۆر سوپاسی ڕێکخراوی ئازادبوون و ڕێکخراوی سپیشتی کوردستان بکەم بۆ ڕێخستنی ئەم کۆڕا و زۆر زۆر سوپاسی ئامادەبوونی دکتۆرەکەم و زۆر زۆر سوپاسیەکەم کە پێداچوونەیەکی زانستی بۆ کتێبەکە کردووە. هیوادارین بتوانین خزمەتێکی بچووکمان بە ئێوەی بەڕێز کرد بێت، چونکە بەڕاستی لێتان ناشارمەوە پیسبوونی ژینگەی هەرێمی کوردستان و زۆر خێرایە و زۆر زۆریش ترسناکە و شتێکیشەکە بێت ئێمە هەمومان بتوانین پارێزگاری لە پاراستنی ژینگەی کوردستان بکەیت، چونکە ئەومان نابێ بیرچێتەوە پاراستنی ژینگە ئەرکە و ئەرکی سەرشانی هەمووانیشە، نەک تەنها دەستە و کۆمەڵە و ڕێکخراوێک. و زۆر سوپاسانەکەم. کاک دکتۆر عەبدولموتەلیب لە ڕوانگەی پێداچوونەوە زانستەکەی خۆتانەوە چەند بەشی کتێبەکەمان بۆ باس دەکەن توانن بفەرموون. زۆر سپاس، ئەم کاتتان باش، هەموو لایەک بەخێر بێت. طبعا بابەتی ژینگە بابەتێکی فراوانە و خۆتان ئەزانن کێشە گەورەکانی جیهان ئەو کێشانەی کە ڕوبەڕووی مرۆڤایەتی بووەتەوە یان ئەو کێشانەی کە ڕوبەڕووی هەموو وڵاتانی جیهان بووەتەوە خۆی لە کێشە ژینگەیەکانە بینێتەوە و بەداخەوە مرۆڤ دەستێکی باڵای هەیە لەم کێشە و گرفتانە کە بۆ زەوی دروست بووە. من لەوە دەستی پێەکەم کاتی خۆی تا ساڵی نەوەتەکان بۆ نمونە ژینگەوە پێناساکرا کە تەنها پێکاتووە لە چەند ڕەگەزێک لە 4 ڕەگەز، ئەوانیش ئاو و خاک و هەوا و زندەوەران. بەڵام دوای ساڵی نەوەتەکان بۆ نمونە یەکێک لە زاناکانی بواری ژینگە هەڵسا ڕەگەزێکی تری بۆ ئیزافە کرد کە ئەویش ڕەگەزی
ئەنترۆسفێرە، واتە هەموو ئەو کار و چالاکیانەی کە مرۆڤ ئەنجامێدا لە ناو ژینگەیە کە ئەمە خۆی بۆ خۆی پێناسەیەکی تەواومانەدا پێ لەسەر ئەوەی کە مرۆڤ دەستێکی باڵای هەیە لە تێکدانی ژینگە لە هەموو جیهانە. و خۆتانە بین میساکە کێشە ژینگەیەکان تەنها تایبەت نییە بە وڵاتێک، هەموو وڵاتانی جیهان ڕوبەڕووی ئەم کێشانە بوونەتەوە و تەنانەت ئێستاکە کە باسی گۆڕانکاریەکانی کەشوهەوا ئەکرێت لە جیهانە زۆر جار کۆپەکان بانگێشتی سەرۆکوەزیرانی وڵاتان ئەکەن، ئەمیش بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەم کێشانە بەرەو خراپی ئەچێ و ئەم کێشانە ڕەنگە کەسێکی یان مرۆڤێکی ئاسایی یان مامۆسایە یان مامۆسایەکی زانکۆ یان زانایە نەتوانێت چارەسەری بکە، بەڵکو چارەسەرەکان بەدەست دەسڵاتدارەکانەوەیە و بەداخەوە تا ئێستاکە دەسڵاتداران وەکو پێویست کاری جدیان لەسەری نەکردو، چی هەر لە هەرێمی کورسان یان عێراق یان وڵاتانی تر کە ڕۆڵێکی زۆر خراپیان هەیە لە چارەسەرکردنی کێشە و گرفتە ژینگەیەکان. ڕاستیەکەی بەنسبەت ئەم کتابەوە ئەم کتێبە کاتی خۆی مامۆساشی بۆ مینارد تقریبا ساڵ و نیوە پێشی ساکە، ئیتر من وعدەوەمدا پێوتم لە ماوەی مانگێکە یان کەمتر زیاتر هەوڵەدەم پێداچوونەوەیەکی زانستی بۆ بکەم و دواتر ڕێی خۆمە دەمەوە ئیگەڕێنمەوە بۆت، بەڵام وعدەکەم نەبردە سەر ڕاستەکەی نزیکەی من وامزانی 8 مانگی پێچووە، بەڵام تۆزێ پێش ساگە خۆی باسی کردوتی 11 مانگ و 15 ڕۆژی پێچووە، یان نزیکەی ساڵێکی پێچووە و هۆ کارەکەی بۆ دوو شتە گەڕێتەوە. یەک بابەتە ژینگەیەکان بابەتی زانستین خۆتان نەزانن، ئەبێ بە شێوەیەکی زانستی باز بکرێ، ئەبێ ئەو داتایانەی کە لەناو کتێبەکەیا باز کراوە تەکید بکەینەوە ئایا بەو شێوەی یان بەو شێوەیە نیە، سەرچاوەکان کە بەکارهێنراون ئایا سەرچاوی باوەڕپێکراون یان نا. و سەرڕای ئەوەشە خۆم ڕاستەکەی ئیش و کارم زۆرە وەکو مامۆسایەکی زانکۆ، ئیتر لە بوارەکەی ئەمە ئەبێ توێژینەوە ئەنجام بدەین و هەروەها هەندێک کاری هەڵسەنگاندنمان هەیە، بۆیە نەمتوانی وەکو پێویست بۆ نمونە لە کات و ساتی خۆیان کتێبەکە تەواو بکەم، بەڵام کتێبەکە ئەوەی چاکە بە شێوەیەکی سادە نووسراوە، واتە هەموو کەسێک ئەتوانێ لێی تێبگەیە. زۆربەی کێشەکان بە شێوەیەکی سادە خراوەتە ڕۆ. ئێمە ئەگەر بە وردی لە ڕووی زانستیەوە بچینە ناو کێشە و گرفتەکانەوە، بە تایبەتی کێشە و گرفتە ژینگەیەکان، ئەوە پێویستەکە هاوکێشەکان ئاماژەیان پێ بدەین، ئایا ئەو کێشە و گرفتانە کە لە ژینگەیە ئەنجامەدرێت لە ژینگەیە دروستە بێ بەچی شێوەیەکە بێ، بەڵام ئەم کتێبە ئەوەی باشە بە شێوەیەکی سادە هەموو کەسی ئەتوانێ بیخوێنێتەوە و لێی تێبگەیە. ئەو بەشەی کە تایبەتە بە منەوە ڕاستیەکەی بەشی سێهەم و چوارەم و پێنجەمە. لە بەشی سێهەما بۆ نمونە نووسەر باسی کۆمەڵێک دیاردە ئەکا کە تایبەتە بە دیاردە ژینگەیەکان و کاریگەرەکانی لەسەر ژینگە، هەروەها کاریگەرەکانی لەسەر تەندروستی مرۆڤ. طبعاً ئاماژەی بە کۆمەڵێک دیاردە کردووە، هەندێکی تایبەتە بە هەرێمی کوردستان و بەشێکە لە کێشە و گرفتەکانی ئێمە و هەندێکیشی ڕەنگە لە ئێمەوە دوور بێ، بەڵام دڵنیام ئەگەر کێشە و گرفتە ژینگەیەکان ئەگەر بەو شێوەیە کە حکوومەتی زاکەوەکو هیچ کارێکی لە بەرژەوەندی ژینگە نەکردو، ڕەنگە لە ساڵانی ئایندە ئێمە ڕوبەڕووی ئەو کێشە جیهانانە بووینەوە. بۆ نمونە نووسەر لە یەکەم شتا باسی چینی ئۆزۆنی کردووە، یان دەرکەوتنی درز لە چینی ئۆزۆن. طبعاً ئەمە کێشەیەکی جیهانی گەورەیە و هەندێک لە وڵاتە جیهانیەکان ڕوبەڕووی ئەم کێشە بوونەتەوە، بە تایبەتی وڵاتی هندستان، وڵاتی ئوسترالیا، وڵاتی ئەمریکا و هەروەها کەنەدا. ئەمانە کێشە و گرفتی ئەوەیان هەیە کە چینی ئۆزۆن لەو ناوچەیە درزی تێکەوتووە و چینی ئۆزۆن بۆ زانیاری خۆتان نزیکەی تا 50 کیلۆمەتر ئەچێ دوورە لە سەرزەویەوە، ئەکەوێتە چینی سێیەمی بەرگی هەوایی و تەنها پێک هاتووە لە ئۆزۆن، واتە ئەو گازەی کە پێکهاتی ئەو چینە پێکەهێنێت تەنها گازی ئۆزۆن و هیچ گازێکی تری تیان نییە. وخوای گەورە بەو شێوەی دروستی کردەوە بۆ ئەوەی ژیان لەسەر زەوی بپارێزێت، چونکە ئەگەر چینی ئۆزۆن نەبێ چی تیشکی خراپ هەیە، بە تایبەتی تیشکە سەرەوە نەوشەکان، هەر هەمووی بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەکەوێتە سەر زەوی و کاریگەری خراپی لەسەر تەندروستی مرۆڤەیە و هەروەها کاریگەری خراپی لەسەر ئابووری و لەسەر ژینگە ئەبێ. من خۆم ڕاستەکەی خوێندنم لە وڵاتی ئوسترالیا تەواو کرد، لە شارێکا بووم لەوێ کێشە و گرفتی چینی ئۆزۆنیان هەبوو،
من کە چوون بۆوێ مانگی 2 بووە بزان مانگی 1 بوو مانگی 1 و 2 بوو ئەوان جەویان بۆ نمونە عکسی خۆمانە واتە مانگی 2 لای ئێمە زستانە بەڵام لای ئەوان هاوینە یعنی وەکو مانگی 7 لای ئێمە ئیترم بینی خەڵکەکە بۆ نمونە سنسکرینیان بەکارەهێنا زۆرم پێسەیر بوو یعنی خەڵکێک بوو هەر بە تەواوەتی خۆی چەور کردبوو زۆرم پێسەیر بوو تر دوای پرسیارم کردیان ئەمە لە ساڵی 1970ەوە ڕوبەڕووی کێشەی چینی ئۆزۆن بووینەتەوە چینی ئۆزۆن لەسەر ئەم ویلایەتە درزی تێکەوتووە بۆیە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی دانەوێڵەوە بۆ نمونە لە ڕووی کشت و کاڵەوە کاریگەری زۆر خراپی لە سەرمان دروست کرا ڕوها بەرزترین ڕێژەی شێرپەنجەی پێستیان هەبوو ئەو شارە یان ئەو ویلایەتە بۆیە من بە دووری نازانم یعنی ڕەنگە ئەگەر کێش و گرفتەکانی ئێمە بەم شێوەیە بەردەوام بێ ڕەنگە لە 50 ساڵی داهاتوە ئێمەش هەمان کێش و گرفتمان هەبێت چونکە لە چێوە سەرچاوە ئەگرێ گەورەترین دژمنی چینی ئۆزۆن گازی کلۆرۆفلۆرۆکاربۆنە کە لە زۆربەی ئامێرە ساردکەرەوە و گەرمکەرەوەکانە هەیە کە بەداخەوە لە وڵاتی ئێمەیە بە شێوەیەکی بێ سانسۆرەتێتە ناو وڵاتەوە هەندێک ماڵی شەیە لای ئێمە بۆ نمونە تۆزە پێش ساکە باسمان کە ڕەنگە 4-5 سفلیتی هەبێ لە ماڵە بۆیە لەمەوە سەرچاوەگرێ و سەرچاوەیەکی تر ئەوەتانێ لە معتەرەوە بۆ نمونە چونکە یەکێک لە پێکاتەکانی معتەر گازی کلۆرۆفلۆرۆکاربۆنە هەرچەند چەند گازێکی ترمان هەیە بەڵام بە تایبەتی کلۆرۆفلۆرۆکاربۆنە بەداخەوە لە هەرێمی کوردستانە بینین بازار نەماوە دووسێ دوکانی معتەریتیان نەبێ کە بە شێوەیەکی فەلەفرۆشترێ لە بازارەکانە ئەمە خۆی بۆ خۆی ئێمە ڕەنگە بە شێوەیەکی سادە سەیری بکەین بەڵام کێشە و گرفتی زۆر گەورەمان بۆ دروستەکە و لە جیهانە بۆ نمونە اتفاقی مونتریال و هەروەها اتفاقی ڤێنە کات خۆی ئەنجام دراوە لە هەشتاکانی سەدەی ڕابردوو باسی ئەو ماداناکە یان باسی ئەو هۆکارە ناکە کە کاریگەری لەسەر چینی ئۆزۆن دروستەکە بۆیە من بە دووری نازانم لە ساڵانی داهاتوودا بە هەمان شێوەی وڵاتی ئوسترالیا و هند و ئەمریکا ئێمە ڕوبەڕووی ئەم کێشەیە بووینەوە یەکێک لە دیاردەکانی تر کە نووسەر باسێکە قەتیزبوونی گەرمایە قەتیزبوونی گەرمایەکێ لە کێشە و گرفتە هەرە گەورەکانە لە جیهانە پێشتر وا سەیرەکرا بۆ نمونە تەنها کاریگەری لەسەر بەرزبوونەوەی پلەی گەرمی بێ بەڵام قەتیزبوونی گەرما کاریگەری لەسەر هەموو ڕەگەزەکانی ژینگە هەیە و کاریگەری لەسەر تەندروستی هەیە کاریگەری لەسەر ژینگە هەیە خۆتانە بینن بەداخەوە بە تایبەتی لە هەرێمی کوردستان و عێراق تەنانەت ئێمە وەرزەکانمان گۆڕانکاریان بەسەر هاتووە تەنانەت شێوەی بارانبارین لای ئێمە گۆڕانکاری بەسەریا هاتووە ئەبینین هەندێک جار بۆ نمونە لە ماوەی چەند ڕۆژێکە لە کەمتر لە 24 کاتژمێر ڕەنگە 100 میلین باران بارێ بەڵام سەیرەکەی مەودای نێوان ماوەی نێوان بارانبارینەکان درێژ بووەتەوە تا ماوەی وشکی درێژ بووەتەوە ئەمیشە گەڕێتەوە بۆ قەتیزبوونی گەرما و گۆڕانکاریەکانی کەشوهەوا ئەمانە هەر هەمویان کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤیشەیە چونکە ئێستاکە توێژینەوە تازەکان باس لەواکەن کە هەندێک نەخۆشی سەری هەڵداوە لە جیهانە کە پێشتر نەبووە ئەویشە گەڕێتەوە بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا کە کاریگەری زۆر خراپی لەسەر جیهان دروست کردەوە و ئاماژەم پێکرد چارەسەرکردنی ئەم کێشە و گرفتە بەدەستی دەسڵاتدارانەوەیە بەدەستی حکوومەتەکانەوەی بۆ ئەوی چارەسەری بکەن بەڵام بەداخەوە حکوومەتەکان خۆتانە بینێن لە هەموو جیهانە حکوومەتەکان هەمان ئامانجیان هەیە و هیچ لە حکوومەتەکان بۆ نمونە تا ڕادەیەک لە حکوومەتەکانی عێراق و هەرێمی کوردستان باشتر نییە تا ڕادەیەک خزمەتی هاوڵاتیانی خۆیانیان کردووە بەڵام ئەوانیش بە دوای بەرژەوەندی خۆیان ئاگەڕێن دیاردەیەکی تر لەو دیاردانەی کە نووسەر باسی کردووە دیاردەی بە بیابان بوونە بەداخەوە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە ئەم دیاردەیە بەدیەکرێت بەپێی ئەو داتانەی کە ئێستاکە هەیە لە هەرێمی کوردستان لە عێراقا ساڵانە نزیکەی 100,000 دۆنم بۆ ڕوبەڕووی بە بیابان بوون ئەبێتەوە ئیتر بە هەر هۆکارێک لە هۆکارەکان هەبێ یەکێ لە نیشانەکانی ئەوەتانێک کە بۆتە هۆی بە بیابان بوون و گرفتی بە بیابان بوون گرفتێکی خشۆکە واتە ئەگەر ناوچەیەک تووشی بێت ڕەنگە لە ماوەی 10 ساڵی داهاتوودا بگاتە ناوچەیەکی تر ئێمە لە ناوچەی گەرمیانە بەداخەوە بەدەستی ئەم دیاردەوە ئەناڵێنین و ماوەیەکی زۆرە هۆکارەکانمان دەستنیشان کردووە بەڵام بەداخەوە کەس نییە گوێمان لێ بگرێ و ئەگەر لە ناوچەی گەرمیانە کێشە و گرفتی بە بیابان بوون چارەسەر نەکرێت طبعاً
ڕەنگە لە 10 ساڵ و 15 ساڵی داهاتوودا بگاتە ناوچەکانی تری ڕەنگە هەڵەبجە و سلێمانی و خۆتان نەزانین ساکە بۆ دەشتی هەولێریش تقریبا ڕوبەڕووی بە بیابان بوون بووەتەوە. بۆیە ئەمە یەکێ لە دیاردە گرنگەکانە کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووەتەوە و هەروەها دیاردەیەکی ترکەن و سەرباسی کردووە دیاردەی خۆڵبارینە. لە خۆڵبارین تەڵانە گەرێمە سەیری داتاکان بکەین بە تایبەتی هەفتاکان و هەشتاکان و نەوەتەکان، یعنی لە ساڵێکە چەند جارێک لە عێراق خۆڵبارین سەری هەڵداوە، یعنی بەو شێوەیە نەبووە لە ماوەی ساڵێکا 10-15 جار لە ناوچەیەکی دیاری کراوە خۆڵبارین بە شێوەیەکی چ ڕوو بدات. و بەپێی داتاکان ناسا باسیێواکە کە عێراق ساڵانە 350 جار ڕوبەڕووی خۆڵبارین ئەبێتەوە، کە ئەمە داتایەکی زۆر مەترسیدارە. ئێمە ئەبێ بەڕاستی هەوڵی چارەسەرکردنی بدەین و چارەسەرکردنیشی تەنها بەدەستی عێراقەوە نییە، چونکە ئەمە کێشەیەکی ئەقلیمیە. من ڕاستەکەی لە ساڵی 2016 بوویان 17 بوو وەفدێک لە زانکۆی ئیلام لە ئێرانەوە هاتن سەردانی زانکۆی گەرمیانیان کرد، داوای لێمان کرد بە حکمی ئەوەی ناوچەی گەرمیانێکێکە لەو ناوچانەی کە هەر لەژێر کاریگەری گۆڕانکاریەکانی کەش و هەوا خۆڵبارین و بە بیابان بوون، داوای لێمان کرد کۆنفرانسێک ئەنجام بدەین لەسەر چارەسەرکردنی خۆڵبارین. بەڵام بەداخەوە کاتە سەرۆکی زانکۆ باسی لەوە کرد کە ئێمە پارەی ئەوتۆمان نییە لە ژێر دەستا بۆی کۆنفرانسێک ئەنجام بدەین، کامە گەورەترین کێشە و گرفتی ئێمەیە، یعنی معقول نییە ڕوبەڕووی کێشەیەکی گەورە بووینەتەوە بەڵام سەیرەکەی عرقەلەیەکی زۆر گەورە ئەکرێت لایەن ئەوەی کە ئێمە پارە نییە. بۆ نمونە هەرچەند من خۆم تا ڕادەیە قەناعەتم بە کۆنفرانس و وەرکشۆپ و سمینار نەماوە، ئێساکە کاتی ئیشکردنە بەڕاستی، ینی زیاتر لە 10-15 ساڵە لە هەرێمی کوردستان باسی کێشە و گرفتەکانەکرێت تر بە شێوەی کۆنفرانس بێیان بە شێوەی وەرکشۆپ و سمینار بێ. ئێساکە کاتی ئیشکردنە، کاتی ئەوەتانێ بەڕاستی ئیشی جدی لەسەر چارەسەرکردنی ئەم کێشانە بکەین. یەکێ لە دیاردەکانی تر کە نووسەر باسێکا دیاردەی تورشەبارانە. تەڵام تورشەباران یەکێکە لە ئەو کێشانەی کە ڕوبەڕووی زۆرێک لە وڵاتانی جیهان بووەتەوە و هۆکارەکەی شێگەڕێتەوە بۆ وڵاتانی پیشەسازی زیاتر و لە سەدەی ڕابردۆ لە هەفتاکانی سەدەی ڕابردۆ هەستی پێکرا. کێشەیەکی گەورە لە نێوان ئەڵمانیا و سوید کات خۆی ڕوویدا بەهۆی تورشەبارانەوە، چونکە زۆربەی ئەو دووکەڵ و ئەو گازە گەرمکەروانە کە چێتە بەرگی هەوایەوە دواتر هەندێ هاوکێشە دروستە بێتەوە بێتە هۆی دروستبوونی تورشەبارانی تر، گازە گەوگردیەکان بیان گازە نایترۆجێنەکان. بۆیە زۆربەی بارانەکان لەکوێوە باری لەسەر سوید دەباری. بۆیە دوای توێژینەوەیەکی زۆر بۆیان دەرکەوت کە سوید کارگێکی ئەو تۆی نییە کە ڕوبەڕووی ئەم کێشە و گرفتە بووەتەوە. بۆیە چیان کرد؟ هەڵسیان توێژینەوەیکی زۆریان کرد، بۆیان دەرکەوت کە ئەڵمانیا سەرچاوەی ئەو تورشەبارانەیە. بۆیە ئیسەی 6 ساڵانە ئەڵمانیا تەعویزە داتە وڵاتی سوید بەهۆی ئەو گازە گەرمکەروانە، بەهۆی ئەوەی کە کاریگەری زۆر خراپی لە ژینگەی سوید دروست کردووە. ئەمی شێکێکە لەو کێشانە کە من تەکیدم ڕوبەڕووی هەرێمی کوردستانیش بووەتەوە، بەڵام وەکو پێویست توێژینەوەی لەسەر نەکراوە، نەک وەکو پێویست تەنها هیچ توێژینەوەیەک لە هەرێمی کوردستان ئەنجام نەدراوە دەربارەی تورشەباران. من خۆم چەند جارێک لە ناوچەی گەرمیان هەوڵم داوە یان توێژینەوە لەسەر تورشەباران بکەم، بەڵام لە بەختەکەی منە هەموو ساڵی ئەمەوێ بیکەم یەکسەرەوێتە وشکە ساڵی باران نابارێ ئەو ساڵە. یەکێک لە دیاردەکانی تر کە نووسەر باسی کردووە کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی. بەداخەوە لە هەرێمی کوردستان ڕێژەی سەوزایی حالە پاشکشەیەکی زۆر گەورەدا، لە بەرامبەر سەیرەکەی ڕێژەی کۆنکریت زیاترە بێتەوە. بۆیە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە. ئەبێ هەموو لایەک نەک تەنها حکوومەت، هەموو لایەک لە ئێمە بەرپرسە لەسەری ئەبێ چارەسەری بکەین، ئەبێ هەوڵی سەوزکردنی شارەکان بدەین، بە تایبەتی ناو شارەکان. ڕەنگە دەرەوەی شارەکان کاریگەری ئەو تۆیان نەبێ، بەڵام ناوەی شارەکان ئەبێ هاوسەنگیەک ڕابگرین لە نێوان کۆنکریت و ئەسفلت و هەروەها ڕێژەی سەوزایی بۆ ئەوەی کێشە و گرفتە ژینگەیەکانمان کەمتر بکەینەوە. ئەمە تایبەت بە بەشی سێهەمە. بەشی چوارەم نووسەر باسی چۆنیەتی پاراستنی ژینگە ئەکا لە پیسبوون. طبعا باسی هەندێک لە کێشەکانی کردێ و چۆن بتوانین چارەسەری بکەین. یەکێک لەوانە کەمکردنەوەی ژاوەژاوە. خۆتان دەزانن یەکێک لە جۆرەکانی پیسبوون لە جیهانە پیسبوونی بە ژاوەژاوەیە، واتە پیسبوونی دەنگیە. بەداخەومە کاریگەری ڕەنگە تا ڕادەیەک
لەسەر مرۆڤ زیاتر بێ بەبێ ئەوەی ئێمە هەستی پێ بکەین لە هەر شوێنێکا بۆ نمونە ژاوەژاوە دروست بێ هە لە خۆتەوە ئزعاجەبی پێی بەڵام هەست ناکەی بەوەی کە گۆڕانکاری لە ناو لەشتا دروستەکە کاریگەری زۆر خراپ لە سیستمی لەشتا دروستەکە بەبێ ئەوەی خۆت ئاگات لێ بێ بەداخەوە ئیساکە ژمارە ئۆتۆمبیلەکان لە هەرێمی کوردستان زیاد لە حەد زیادی کردووە یعنی دانیشتوانی هەرێمی کوردستان 5 ملیۆن کەسن سەیرەکەی 2 ملیۆن نیم تا 3 ملیۆن ئۆتۆمبیل هەیە کامە لەگەڵ هیچ کات لەگەڵ ستاندەرە ژینگەیەکانە گونجاو نییە ناگونجێتەمە هەروەها بوونی کارگەکانە بوونی پاڵاوگەکانە بوونی بار هەڵگرەکانە لە ناو هەموو شار و شارۆچکەکانە بار هەڵگرە بینین و دەنگێکی زۆر بەرزی هەیە لە ناو شارەکانە ڕێژەی ئۆتۆمبیل زۆر زۆرە بووە ئەمانە هەر هەمووی کاریگەری لەسەر ژینگەمان دروست کردەوە هەروەها لەسەر تەندروستیمان بەبێ ئەوەی هەستی پێ بکەین یەکێک لە خاڵەکانی ترکە نووسەر باسی کردووە پاڵاوتنی پاشەڕۆکانە پاشەڕۆکان بە تایبەتی ئاوی پیس یان ئاوی قورس بە سامانی نەتەوەی دائەنرێ لە زۆربەی وڵاتەکانە ئەبێ سوودی لێبینی بە تایبەتی ئێمە هاین لە سەردەمی گۆڕانکاریەکانی کەشوهەوایە و هەرێمی کوردستان بە عێراقیشەوە یەکێکین لە وڵاتانەی کە نزیکەی 70% لە سەرچاوەکانی ئاوی ئێمە لە دەرەوە سەرچاواگرێت لە ئێران و یان تورکیا یان سووریا سەرچاواگرێت و خۆتانە بینن سووریا و ئێران و تورکیا پرۆژەیەکی زۆر گەورەیان لە دەوروپشتی ئێمە دروست کردووە ئەوەتانێ لەسەر ڕووباری ئەڵۆنە لەسەر ڕووباری سیروانە زێی بچووک و تەنانەت زێی گەورەی ساکە تورکیا خەریک پرۆژە لەسەری دروستەکە پرۆژەی گاپ لەسەر دجلە و فرات دروست کراوە ئەمانە هەر هەمووی ئەومان پێ ئەڵێ کە ئێمە ئایندەمان نادیارە مەترسیەکان لەسەر دانیشتوانی هەرێمی کوردستان و عێراق مەترسی زۆر زۆر گەورەن بۆیە ئەبێ لە ئێستاوە ئێمە هەوڵ بدەین دەست بۆ سەرچاوی بەدیل بدۆزینەوە دەست بۆی سەرچاوی بەدیل ببین یەکێک لەوانە بۆ نمونە پاشەڕۆکانە ئێمە بێ سوودی لێ ببینی معقول نییە پاشەڕۆکان لە ماڵەکان و لە کارگەکان و لە حیسناعیەوە دەرەچێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ تێکەڵ بە زەوی کشت و کاڵەکانە کریان تێکەڵ بە ڕووبارەکانە کرێ ئەبێتە هۆی پیسبوونی ڕووبارەکان ئێمە توانین سوودی لێ ببین من ناڵێم بۆ ئاو خواردنەوە بەڵام ئەتوانین فیلترێشنی بۆ بکەین بۆ کارگەکان بۆ نمونە لە ڕووی پیشەسازیەوە بەکاری بێنین هەروەها ئەتوانین لە ڕووی کشت و کاڵیشەوە تا ڕادەیەک بە پێی ئەو مەرجانەی کە هەیە توانین لە ڕووی کشت و کاڵیشەوە بەکاری بێنین یعنی ئێمە هیچمان کەمتر نییە لە وڵاتی ئەردەن یان وڵاتی ئیسرائیل خۆتان نەزان کێشە و گرفتی گەورەی ئیساکە کێشەی ئاوی هەیە زۆربەی ئەم شەڕەکە ئیساکە ئیسرائیل ئەنجامیەدات هۆکارەکەی بۆ کەمی ئاوە گەڕێتەوە یەکێک لە ئامانجەکانی ئەوە تانێت دەست بەسەر سەرچاوەکانی ئاوی لوبنان و سووریا بگرێت بۆ ئەوەی بتوانێت پرۆژەکانی خۆی جێبەجێ بکات و وڵاتی ئیسرائیل ئێستاکە نزیکەی 50% لە سەرچاوەکانی ئاوە لە ڕێی پاڵاوتنی پاشماوە و پاشەڕۆکانەوەیە تەنانەت ئاو خواردنەوەیان لە ئەنجامی پاڵاوتنی پاشماوە و پاشەڕۆکانەوە ئاویان دەستەکەوێ و بەکارێتێنن بۆ خواردنەوە خاڵێکی ترکەن و سەر باسی کردووە ئەویش چارەسەرکردنی زبڵ و خاشاکە طبعا زبڵ و خاشاک خۆتانە بینن بەداخەوە وڵاتی ئێمەی داگیر کردووە هیچ کارگەیەکی ریسایکلین لە وڵاتی ئێمەیان نییە بەتایبەتی ئێمە گەر باسی هەرێمی کوردستان بکەین هیچ کارگەیەکی ریسایکلمان نییە چی پاشماوە و پاشەڕۆی سلێمانی هەیە ئەیبەن بۆ تانجەڕۆ لەوێ ئەسپێنرێت لە کاتێکا ئێمە پێویستمان بۆیە کە کارگەی ریسایکلینمان هەبێ بۆ ئەوەی خۆمان بپارێزین لەو نەخۆشیانەی کە ڕوبەڕوومان دەبێتەوە لە داهاتوودا خۆمان بپارێزین لە ژینگەمان بپارێزین لەو کێشە و گرفتانە کە ڕوبەڕوومان دەبێتەوە بەڵام بەداخەوە تا ئیساکە بەتایبەت ئێمە ئیشی حکوومەتە چونکە ئیشێکی زۆر گەورەیە حکوومەت ئیشێکی ئەوتۆی نەکردێ بۆەوەی ئێمە ئەو زبڵ و خاشاکە چارەسەری بکەین وەکو ئاماژەم پێی کرد زبڵ و خاشاکانیش لە هەموو جیهانە بە سامانێکی نەتەوەی دانرێ بەڵام بەداخەوە لای ئێمە ئەسپێنرێ یان ڕەنگە هەرزان فرۆش بکرێت لە وڵاتەکانی تر ئەگەر کارگەی ریسایکڵینیانش نەبێ ئەیفرۆشن چونکە سامانێکی زۆر زۆر گەورەیە هەندێک وڵات بەکاری هێنن بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەیە تەنانەت نەمانتوانیوە بە شێوەیەکی زانستی چارەسەری بکەین بۆیە نووسەر بە شێوەیەکی باش ئاماژەی بەم کێشە داوە و پێویستە لە داهاتوودا چارەسەر بکرێت زیادکردنی ڕێژەی سەوزایی کە نووسەر بە هەمان شێوە ئاماژەی پێی داوە وەکو ئاماژەم پێی کرد ڕێژەی سەوزایی تێکە لە کێشەکانی ئێمە لە هەرێمی کوردستانە
خۆتانە بینن پرۆژەیەکی زۆر کەرتی تایبەت کە سەر بە حکوومەتە پرۆژەیەکی زۆر دروست دەکات کۆنکریتێکی زۆر یعنی زۆربەی شار و شارۆچکەکانی ئێمە بووە کۆنکریت ئەمە کاریگەری لەسەر داهاتووی وڵاتی ئێمە هەیە بەڵام ئێمە هەستی پێ ناکەین چونکە یەکێک لەو دیاردانەی کە لە داهاتوودا ڕوبەڕوومان دەبێتەوە ئەویش دیاردەی دوورگەی گەرمیە دوورگەی گەرمی شارەکان یعنی ئێمە گەر بەراوردی شارەکان بکەین لەگەڵ دەرەوەی شارەکانە سەرەکی شارەکان تا نزیکەی 5 پلەی گەرمی جیاوازن پلەی گەرمیان بەرزە بۆ لەبەرەوەی ڕێژەی کۆنکریت بەرزە ڕێژەی ئەسفەلت زۆرە ئەمانە چیەکەن ئەسفەلت و کۆنکریت توانای هەڵمژینی گەرمیان هەیە و توانای دانەوەی گەرمیەکەیان هەیە بۆیە پلەی گەرمی بەرزترە بێتەوە بۆیە ئەبێ هاوسەنگیەک دروست بکرێت لە نێوان ڕێژەی کۆنکریت تا لەگەڵ ڕێژەی سەوزاییە چونکە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە گەر چارەسەری نەکەین بەڕاستی لەگەڵ کێشەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا کێش و گرفتەکانی ژینگەیمان زیاترە بێتەوە کەمکردنەوەی گازە گەرمکەرەوەکان کە نووسەر ئاماژەی پێداوە طبعاً ئەمە کێشەیەکی فراوانە هەموو ئەو شتانی کە باسمان کرد خۆی ئەبینێتەوە لەوەی کە هۆکارن کێشە ژینگەیەکان بۆ دەرپەڕانی گازە گەرمکەرەوەکانی چی بەکارهێنانی ئۆتۆمبیل چی فڕێدانی خۆڵ و خاشاک چی فڕێدانی پاشەڕۆکان ئەمان هەر هەمووی گازە گەرمکەرەوەکان دەرەپەڕێنین بۆ بەرگی هەوای بێتە هۆی ئەوەی کە گازە گەرمکەرەوەکان ڕێژیان زۆر بێت لە بەرگی هەواییە بە تایبەتی دوو جۆر گاز لە عێراق و هەرێمی کوردستان و تەنانەت جیهانە بەرپرسن لەسەر گەرمبوونی جیهان ئەویش گازی دووەم ئۆکسیدی کاربۆن و گازی میسانە کە ڕێژەیان زیاد لە حەد زۆر بووەتەوە و تەنانەت توێژینەوە تازەکان باسەواکەن کە ساڵانە نزیکەی 53 گێگاتەن لە گازی دووەم ئۆکسیدی کاربۆن ئەچێتە بەرگی هەوایەوە طبعاً ئەمە کاریگەری زۆر خراپی هەیە چونکە بێتە هۆی بەرزبوونەوەی پلەی گەرمی و دواتر توانەوەی بەستەڵەکان و دواتر بەرزبوونەوەی ئاسی دەریا و زەریاکان و گۆڕانکاریەکانی کەشەوە واتە کێشە و گرفتمان زۆر ڕوبەڕوە بێتەوە بۆیە پێویستە ئەم کێش و گرفتێشە چارەسەر بکرێ مادە تیشدەرەکان نووسەر بە شێوەیەکی جوان ئاماژەی پێداوە چونکە بەشێکە لە پسپۆرێتی خۆی و خۆتان نزانن عێراق و هەرێمی کوردستان بۆ ماوەی زیاتر لە 40 ساڵ مەیدانی شەڕە بۆیە مادەیەکی زۆر لە مادە تیشدەرەکان لە عێراق بە تایبەتی لە باشووری عێراق کۆ بووەتەوە دووریش نییە لە هەرێمی کوردستان ئەو مادانە هەبێت چونکە ئەو مادانە هاوردە ئەکرێت لە هەرێمی کوردستان ئەتوێنرێتەوە بۆیە پێویستە ئێمە ئاگامان لەو مادانە هەبێ و پێویستە حکوومەت دەستێکی باڵای هەبێ لە چارەسەرکردنی ئەم مادانە بۆ ئەوەی ژیان و ژینگەی خۆمان پارێزین لەو کێشە و گرفتانە لە بەشێکی تری لە بەشە کۆتاییەکەی کتێبەکە نووسەر باسی هۆشیارکردنەوە ئاکات طبعاً هۆشیاری ژینگەی بابەتێکی زۆر گرنگە بەداخەوە لای ئێمە ئیشی لەسەر کراوە بەڵام وەکو پێویست نییە و نووسەر ئاماژەی من لێرە بە شێوەیەکی کورد باسێکەم نووسەر ئاماژەی بە چەند سەرچاوەیە کردووە یان بە چەند ئەمرازێک کردووە لە ڕێەوە ئەتوانین ئێمە بۆ نمونە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بڵاو بکەینەوەی کێکلەوانە بۆ نمونە لە نێو قوتابخانەکانە بەداخەوە لە هەرێمی کوردستان تا ئێساکە ئێمە منهەجێکی ئۆتۆمان نییە کە باس لە پاراستنی ژینگە بکە بۆیە ئەمە کێشەیەکی زۆر گەورەی بۆ ئەمە دروست کردووە زانکۆ پەیمانگاکان کە بێ ناوەندێک بێ بۆ هۆشیارکردنەوە ئەنجامدانی توێژینەوە بەڵام بەداخەوە توێژینەوە ژینگەیەکان و خستنە ڕووی چارەسەرکردنەکان بەداخەوەکو پێویست نییە لە پەیمانگاکانە و هەروەها نووسەر باسی رادیۆ و گۆڤار و ڕۆژنامە و تەلەڤیزیۆنەکانی کردووە بەداخەوە ئێمە یەکێک لە کێشەکانی ئێمە لە هەرێمی کوردستانە ڕۆژنامە نووسەکانە ڕۆژنامە نووسەکان کێشە و گرفتە ژینگەیەکان بە شێوەیەکی ئەوتۆ نەیانتوانیەوە بیگوازنەوە بۆ خەڵک و بەرنامەیەکی ئەوتۆمان لە تەلەڤیزیۆنان نییە بۆ نمونە باسی کێشە ژینگەیەکان بکەین و چۆن چارەسەریان بکەین من گلەیمەوەتانێ بۆ نمونە ڕۆژنامە نووسەکان یان تەلەڤیزیۆنەکان بەعام خەڵکێکە تێرنە سەر شاشە هیچ پسپۆرەیەکی نییە سەرەکەی ئەڵێ شارەزایە لە بواری نازام چیاست دواتر بە دوواداچوونی بۆکەی سێرەکەی شەشی سەرەتایی یان شەشی ناوەندی یان شەشی دواناوەندی تەواو نەکردی یعنی ئەمە بەڕاستی ئەمە خۆی بۆ خۆی کارەساتە کاک حوسێن لەیرێ خۆتە زانی کاک حوسێن شارەزا لە وەزارەتەکانە معنای چییە هەموو کەسێک لێ شارەزای درێ پێ بەڵام بەداخەوە لای ئێمە هەرکێک هەڵە سێک و سێرەکەی ئەڵێ شارەزا لە بواری ژینگەیە شارەزا لە بواری کەش و هەوایە
پێشبینیەکانیش 100% وەکو خۆی نییە ئەتوانم بڵێم 90% هەڵەیە یعنی خەڵکی وامانە هەیە باسیەوەیە کەوێت لە ماوەی 7 ساڵە ئێمە کێشە و گرفتی بارانباریمان نابێ کەچی ئێمە لە ماوەی 5 ساڵە 3 ساڵ ڕوبەڕووی وشکە ساڵی خەریکە بینەوە بۆیە یعنی ئەبێ ڕۆژنامەنووسەکان تەنها ئیشیانەوە نەبێ مایک بۆ خەڵک بگرن بۆی پارەیان دەستکەوێت ئەبێ ئەوان خاوەن پەیامن ئەبێ پەیامەکەیان بە شێوەیەکی جوان بگەێنە خەڵک و هۆکارێک یان ئەمرازێک بن بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتە ژینگەیەکان هەروەها نووسەر لە کۆتایە باسی ڕێکخراوە ژینگەیەکانەکە ڕێکخراوە ژینگەیەکان تا ڕادەیەک ئیشی باشیان کردبوو کاتی خۆی بەڵام بەداخەوەی ساکە بەرەو لاوازیە چێت و ئەتوانم بڵێم ژمارەیەکی کەم لە بەهۆی قەیرانی دارایی و ژمارەیەکی کەم لە ڕێکخراوە ژینگەیەکان بەردەوام لەسەر ئیش و کارەکانی خۆیان و هەوڵی چارەسەرکردنی کێش و گرفتەکانیان داوە بەڵام ئەمە کیفایەت نییە ئێمە بێ هاوکاریان بین بۆ ئەوەی هەندێک لەو کێش و گرفتانە کە ڕوبەڕۆی ژینگەمان بێتەوە بۆتەوە بتوانین چارەسەری بکەین لە داهاتوودا زۆر سپاس بۆم دەرفەتە و داوای لێبوردنەکەم سەرتان مێشان دەستان خۆش بێ زۆر سپاس.